بله تماشاوان اینجا بگمان حوالا که جدی هایی که پیوندین ترکیه و سوریه آسایی ببین. اف پیوندیه زیاده تر رهنده که سیاسی، رهنده که جواکی، رهنده که جغرافی، رهنده که آبوری و یک کمالاتی جایه. هند زانن دو هفسین هفدونه. گلک آراسان دا پیوندی نوان هنه. گلک آراسان جدا بگمان ناکوی که نوان ین جدیین کفدار هنه. رئیس موسى جیلان آبوری ناس و اندام پارتیا CHP ج تارتوس او دگلمه. رئیس موسى دماتا باش به. CHP لسردمه کمال کلیجداروغلو و لسردمه نهایی سروی که CHP ازگل او اصرارن که پیوندین خود گل سوریه مکم بکن آسایی بکن. گلو اکرم آلی آبوری برای خوب کنی. چند اوه رهنده که آبوری مبسته که آبوری لپشته. Evet. Şimdi bu بەڵێ Suriye Türkiye ilişkileri پەیوەندیەکانی سووریا و تورکیا بەر لەوەی تێک بچێت yaklaşık 12-13 yıl واتە geriye gidersek 12 بۆ 13 ساڵ بەر لە ئێستا پەیوەندیەکی زۆر نزیک هەبوو واتە تورکیا و سووریا زۆر نزیکبوون لە یەکتر تەنانەت ڕێکەوتنێک هەبوو وەک ئەوەی شنگنی ئەوروپا شەمگەن بوو ڕەزەب تەیب ئەردۆغان چەندین جار سەردانی شامی کردبوو دەتوانم بڵێم پەیوەندیەکی وا هەبوو کەوا لە ڕووی خێزانیشەوە پێکەوە کۆ دەبوونەوە هاوکات پەیوەندیەکی ئابووری باشیش هەبوو لەگەڵەوە ڤیزە هەڵگیرابوو لە نێوان هەردوو وڵات پەیوەندیەکی زۆر ئومێدبەخش بوو چونکە سووریا بۆ تورکیا بازارێکی زۆر گرنگە دەتوانێت کاڵەکانی خۆی سەخت بکاتەوە بۆ سووریاش بە هەمان شێوە تورکیا بازارێکی زۆر باشە لەگەڵ عێراقیش بە هەمان شێوە تورکیا و پەیوەندێکی باشی لەگەڵ هەرێمی کوردستان و عێراقیش هەیە واتە ئێستا دەتوانین بڵێن سووریا لە ڕووی ئابووریەوە بازارێکی زۆر گرنگە بۆ تورکیا دواتر لە چوارچێوەی بەهاری عەرەبی پەیوەندیەکانی تورکیا و سووریا تێکچوو واتە تورکیا بە شێوەیەکی دیکە سیاسەتی خۆی گۆڕی و هەڵسا بە پیادەکردنی سیاسەتێکی گژیری ئەمنی لەگەڵ تێکچوونی دۆخی سووریا کۆچبەرێکی زۆر پەناخوازێکی زۆر بەرەو تورکیا بەڕێکەوتن و ئێستاش لێرن تەنانەت پاڵپشتێکی زۆریش بۆ تورکیا هەبوو لە ڕووی ئابووریەوە بەڵام هەموو ئەو پەنابەرانەی کەوا ئێستا لە تورکیان ئەمە بارگرانیەکی ئابووری زۆر گەورەیە بۆ تورکیا ئێستاش ئەمە بەردەوامە لەگەڵ ئەمە تورکیا ئێستا دەیەوێ ڕێڕەوێکی ئەمنی لە باکووری سووریا دروست بکات ئەمەش پارەی دەوێت واتە ئەم سیاسەتە بە شێوەیەکی گشتی ناتوانیت بۆ ماوەیەکی درێژخایەن بەردەوام بیت ئێستا ڕەزەب تەیب ئەردۆغان ئاگاداری ئەم دۆخەیە و دەیەوێت جارێکی دیکە لەگەڵ بەشار ئەسەد دابنیشێت واتە چەندین جار لێدوانیشی هەبوو پارتیگەلی کۆماریش بە هەمان شێوە هەڵوێستی هەبوو هاوکات دەڵێ من ئامادەم دەستپێشخەری بکەم لەم پەیوەندیانە ئۆزگرۆزە لە ئێستا دەتوانێت شتێکی وا بکات دەڵێ تورکیا پێویستی بەوە نەبوو کەوە پەیوەندیەکانی لەگەڵ سووریا بگەێنێتە ئەم ئاستە چونکە پەیوەندیەکی باش هەبوو گەلانی هەردوو لە سەردان یەکتریان دەکرد بە تایبەتی دوای بەهاری عەرەبی ئەم پەیوەندیانە تێکچوو بوو بۆیە ئەمە لێرەدا ئیدارەی سووریا زۆر گرنگە واتە حکوومەتی سووریا بەرامبەر بەو دەستپێشخەریانەی تورکیا چی دەڵێ ئەگەر بێت و بڵێ من لەگەڵ CHP دادەنیشم و لەگەڵ ئەو گفتوگۆ دەکەم ئەمە شتێکی قبولکراونیە بۆ ڕەزەب تەیب ئەردۆغان واتە ئەمە بەمانای ئەوەیە کە من دەوڵەتی تورکیا یاخود دەسەڵاتدارانی تورکیا و حکوومەتی تورکیا ناناسم ئەگەر بێت و قایل بکرێت بۆ ئەوەی لەگەڵ ڕەزەب تەیب ئەردۆغان کۆبنەوە بکرێت لە نێوان بەشار ئەسەد و ڕەزەب تەیب ئەردۆغان ئەمە بێگومان شتێکی باش دەبێت و ئەرێنی دەبێت بە بۆ چوونی من بەشار ئەسەد دەتوانێت پەیوەندیەکانی خۆی لەگەڵ لە ڕێگەی کەواتە برنج موسا نەهات نابینە ئەردۆغان و سەرۆکی CHP هەڤڕکێکە تۆند هەیە و گەل و وێکی پێشێدی بەشار الأسد بینی وێکی زووتر بچە شامی حتا سەرۆکی CHP دەبێژە ئەزێت vême hêda biçima şamê ئەسد ببینم ئەردۆغان jî dibêje em ê ئەسد vexwînîne Enqere tu zanî jî piştî 2012 peywendiyên Tirkiyê
و سوریه تچون وی دمی سروکی ترکیه دگوت سروکی سوریه مروفه که ارهابیه پیوسته دا سالت ده نبینه مروفین خود کشه اونها با آوای کدنه که حتی تو به هفرکی چاد بینی گلود برجواندیا ترکیه دایه Evet. بەڵێ Dinliyorum evet. بەڵێ گوێم لێتە Evet şimdi dediğiniz gibi بەڵێ وەکو ئەوەی تۆ ئاماژت پێدا تا ساڵی 2011 سیاسەتێکی جیاواز هەبوو لە نێوان تورکیا و سووریا دەنگم دێ وایە بله 2011 تا ساڵی 2011 سیاسەتێکی جیاواز هەبوو دوای 2011 هەموو ئەم پەیوەندیانە بە تەواوی گۆڕان واتە پەیوەندیەکانی تورکیا و سووریا بە شێوەیەکی ڕاستە و خۆ ناتوانم بڵێم شەڕێک کرا بەڵام بوونی داعش لەو ناوچەیە بوونی ڕێکخراوە تیرۆریستەکانی دیکە لەو ناوچەیە بووە هۆی ئەوەی کە تێکچوو konusundaki تورکیا بێگومان هەڵوێستێکی تایبەتشی هەیە لەبارەی بوونی پەیەدە لە سووریا دەتوانم ئەوە بڵێم ئەو کاتیش پەیوەندیەکانی تورکیا و پەیەدە خۆ پەیوەندیەکی خراپیان نەبوو بەڵام دواتر ئەم پەیوەندیانەش تێکچوو واتە تورکیا هەموو ئەو دۆخەی باکووری سووریای وەکو مەترسی و هەڕەشەیەکی ئەمنی بینی بۆیە هەڵسا بەوەی کەوا ئەم کێشەیە چارەسەر بکات بۆیە هەندێک پرسیار هەیە لە بێشی ئەردوغان ئەسەد چی دەکات ئاخۆت ئەم کانتۆنانە چیان بەسەر دێت چۆن ئەم کێشەیە چارەسەر دەکرێت و بێگومان لە ڕووی دیموگرافیشەوە گۆڕانکاریەکی زۆر کرا لەو ناوچەیە سەدان هەزار کورد لەو ناوچەیە بە لەو شوێنی دیکە ڕامەڵدران واتە ئەم Türkiye oraya kayıtlı دیموگرافیا کێشەیەکی زۆری دروست کردووە واتە تورکیا چەندین کەسایەتی حکومی لەو ناوچانە دەست بەکار بوون واتە تورکیا وەک ئەوە مامەڵە دەکات کە ئەو ناوچەیە خاچی خۆیەتی ئەردوغان تەنیا کێشەی لەگەڵ ئەسەد نییە ئەردوغان کێشەی لەگەڵ کوردیش هەیە ئەمە پرسێکی زۆر گشتگیرە تەنیا ئەمەش نییە بێگومان رووسیا لەوەیە ئێرانیش لەوەیە رووسیاش لەوێندەر قورساییەکی تایبەت بە خۆی هەیە و رووسیا تا ئێستا لە پشتی بەشەر ئەسەد وەستاوە بۆ ئەوەی نەڕوخێ واتە ئێمە دەتوانین بڵێن لە خۆناغی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان پێویستە ئاگاداری هەڵوێستی رووسیاش بین ئاخۆ رووسیا هەڵوێستێکی چۆن دەنوێنێ بەرامبەر بەم ڕووداوانە و بەشار ئەسەد ئاخۆ چۆن لە پێکهاتەی کوردی لە باکووری سووریا دەڕوانێت ئەردوغان بێگومان ئەمە قبول ناکات بەڵام لێرە گرنگە کەوا بزانین ئاخۆ هەڵوێستی بەشار ئەسەد چی دەبێ بله برس موسا البته مفيا چارچوب بازرگانی دا بابرتن امبوری دا بحث کنه و مسئله می رهنده کی سیاسی البته دا بحث کردان کرد کرد لسوریه هنه حتی پیوندین پیاده دیگل ترکیه جی باجبون سروی پیاده صالح مسلم چند جاران سردان آنقره کریه دیگل برپسین ترکیه جفگایه گلو تا چند گرینگه ایدی ترکیه دیگل کردان جی سیاسته که پرکماتیسته به توزانی گل ترک و کرد زیادتر همو گل نافچه پیوندین وان هنه این جواکی هنه این کلتوری هنه بهافرا دجین پیوند بگمان سنورینان بهافرانه تا چند گرینگه ایدی سیاسته که دنجی برانبر کردان دبل سوریه کردین باجی هبن کو بکاربن دیگل واقعی دا بگونجن مترسینه بن بسر ترکیه Şimdi bunu şöyle Türkiye algılaması gerekiyor. پێویستە بەو شێوەیە تورکیا لەم بابەتە تێبگات بوونی کورد لەو ناوچەیە واتە بە شێوەیەکی دەسەڵاتداری ئەگەر بڵێم تورکیا ئەم بوونی کورد لەو ناوچەیە وەکو کێشەیەکی ئەمنی دەبینێ لە هەمان کاتدا ئەم بۆچوونەی بۆ کوردستانی عێراق نییە پەیوەندێکی باشەیە لەگەڵ هەرێمی کوردستان و هیچ هەست بە مەترسی ناکات لە هەرێمی کوردستانەوە بەڵام لە سووریا پەیەدە وەکو هەرەشە وەکو مەترسی بەسەر ئەمنیەتی نیشتیمانی دەبینێ پێویستە ئەم هەڵوێستە بشکێندرێت و بەلاوە بنرێت ئەگەر ئەمە بکرێت تورکیا خۆی قازانج دەکات لە ڕووی ئابووریەوە چونکە ئەو ناوچەیە ناوچەیەکی دەوڵەمەندە هەناردە و هەناردەکاری دەکرێت بۆ ئەو ناوچەیە پەیوەندیە ئابووریەکان بەرەو پێش دەبدرێت لە ڕووی ئەمە برس بوسا جبلی پیاده
بێگومان ئەو دەڤەرێن کوردانە ینی بسەدان و هزار ساڵان کورد لەوێ دەبەرێ دژین بسەد هزاران کورد لەوێ دەبەرێ دژین گواردنا دەموگرافی دەرکردنا کوردان نیشتەجێکردنا عەرەبان لەوێ دەبەرێ گەل و ژاریە ئینسانی بە ئەخلاقی بە لۆجیکی بە ژاریە تورکیا ژی بە وەکو جیرانێکی کوردان دیتناتە مانتەقیە خزمەتە بنەجییا ڕەوشە دیکە Dinliyorum, sesiniz çok iyi gelmedi. Benim sesim geliyor mu? دەنگم دێ Sizin sesinizi duyamıyorum. بەڵێ بەڵێ من گوێبیستی دەنگی ئێوە نیم Geliyor. Şu an- بەڵێ Yani o zaman şunu ben tamamlayayım. من دەمێ بۆ شێوەیە کۆتایی پێبێنم بە کورتی Evet. بەڵێ بەڵێ مگوت ژبلی پەیەدێ ژبلی ئالیێن سیاسی سیاست لێ بکە دەرێ ینی کوردên خۆجیە نوێ دەبەرێ خدا ناخواوێ دەبەرێنە ئەف کوردە خوا هەموو سیاسی نینە هەموو گەل ئاراستەیەکە نینە bi سەدان و bi هزار ساڵان لەوێ دەبەرێ دژین دیگەل تورکیا پەیوەندیên civakî hene پەیوەندی di hemû arastan de gelo ma mantiqiye ev Kurd li erdewan bihêne ramalîn xelkê dîl cihêwan bête nîştecêkirin ev xizmeta Tirkiye jî dike Şimdi bakın. سێرکە تورکیا پەیوەندەکانی تورکیا و سووریا ئەگەر بێت و ئاسایی بێتەوە و باش بێت نزیکەی 4 ملیۆن پەنابەری سووری لە تورکیان کە بەشی هەرە زۆریان عەرەبن بەشێکی کەمیان کوردن هەموو ئەم عەرەبانە جارێکی دیکە بۆ ئەو ناوچەیە دەگەڕێتەوە بە بۆ چونی من هەمویان ناگەڕێنەوە تۆش ناتوانی بە زۆرەملەیی بیاگەڕێنیەوە و دەمەوێت پرسیارەوە بکەم تۆ ئەم پەنابەرانە بۆ کوێ دەنێری چونکە دیموگرافیا گۆڕاوە خاچی کورد بە عەرەب دراوە خاچی عەرەب بە تورکمان دراوە لە ڕووی کشت و کاڵیەوە لە ڕووی بازرگانیەوە هەمویان گۆڕاون هەمویان گۆڕانکاریان بەسەراتەوە بۆیە لە پرۆسەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان پێویستە هەموو ئەمانە قسەی لەسەر بکرێت بە بۆ چوونی من ئاسایی بوونەوە بە ماوەیەکی کورتخایان نابێت ئەمە پێویستی بە پرۆسەیەکی زۆر دوور و درێژە کەس ناتوانێت لە ماوەیەکی کەمدا ئەم کێشەیە چارەسەر بکات بەڵێ بەڵێ برێس موسا جەیلان ئابووری ناس و ئەندامێ پارتیا جەپێ ji Tarsusê gelme bû gelekî spas.